پۆرتەکەدا دیار بوو کە خوێندکارێک وردە وردە بینایی چاوەکانی لەدەست دەداتن. جوان حەسەن سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ و ژنان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵماندایە. بەڵێ جوان خان بەیانیت باش. سەرەتا دەمەوێ بزانین ئەو بەدواداچوونانەی ئێوە بەکوێ گەیشتون لەسەر کەیسی ئەم خوێندکارە؟ بانیتان باش، زۆر سپاسان دەکەم. ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو بیسەران و بینەرانی کەناڵی NRT. سەبارەت بەم دیاردەی لێدانی منداڵ لە قوتابخانە بە تایبەتی ئەم کەیسەیانە ئێستا ئێمە لیژنێک پێکێنراوە لەلایەن پەروەردەی کەرکووکەوە کە بە سەرۆکایەتی لیژنەی بەشی مافی مرۆڤ کە ئێمە وەکو ئەنجومەن داوامان کردووە لە هەموو دام و دەستگاکانی کەرکووک کە لیژنەی مافی مرۆڤ و لیژنەی ژناندا بمەزرێنن بۆ زیاتر هەمەهەنگی و هاوکاریکردن لە لێوان لەگەڵ هەردوو لایە. و ئێستا ئەو لیژنەیە دامەزراوە و ئەمڕۆ بە سەرپەرشتی بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووکە خۆشی ئامادە دەبێ و ئێمە وەکو لیژنەی خۆمان بە نوێنەراتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەشداری ئەکەین لەو لیژنە تەحقیقی کە دروست کراوە کاتا بزانین هۆکارەکەی چییە، لەسەر چیە ئەم مامۆستایە وەکو لە راپۆرتەکەی ئەیبینین کە ئەمە یەکەم جاری نییە و بەپێی راپۆرت جوان خان ینی بۆچی بە دوای هۆکاردا دەگەڕن؟ ینی خوێندکارێک هۆکاری هەر شتێک بێ بۆچی لێ بدرێت؟ ینی بە دوواداچوونی پەیامنێرەکەماندا دیار بوو تا ئێستا لێدان هەر بەردەوامە لە خوێندنگاکان. طبعا لیژنەی تحقیقی ئەبێ بدوێ هۆکارەکەشە گەڕێ، بەڵام من بەڕای خۆم و بەپێی یاساشە ئەو منداڵە هەر شتێکی کردبێ کە ئیتر ئەگەر بە تاوانیش دابنرێ نابێ لێدانی بەکار بێنرێ، بەپێی یاسا بێ، بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردەبێ. ئێستا لە لێدان لە هەموو قوتابخانەکانە قەدەغەیە، واتە ئەم مامۆستایە ئەگەر نەک بەم شێوازەکە ئەمە ناوی ئەگەر بیبێتە قاڵبی تەئەدیبیشەوە تەمێکردن، ئەمە تەمێکردن نییە، ئەمە ئەشکەنجەدانە کە ئەبێتە هۆی لە دەستدانی ئەندامێکی لەشی ئەو منداڵە کە بە پێی یاسای عقوباتی عێراقیە ئەگەر دەریخێن لە قوتابخانەش ببێتە قاڵبی ئەبێتە تاوان. چونکە ئەو منداڵە و راپۆرتەکە و کە راپۆرتی پزیشکیش کە شەبەکەی چاوی عەزیەتێکی زۆری بینیوە کەواتە ئەماتە قاڵبی تاوانە و ئەو مامۆستایە بە پێی قانونی عقوباتی عێراقی سزای خۆی وەردەگرێ. سزاکە چی دەبێت جوان خان؟ ئەم مامۆستایە بەڕای شخصی من بە هیچ شێوازێکە شیاوی ئەوە نەماوە بچێتە بواری پەروەردە بە پێی یاسای سزادانی عێراقی سزاکە چی دەبێتە؟ ئیتر سزاکە بەپێی ئەو تاوانەیەکە کراوە ئەگەر ببێت ئەو هۆکاری ئەوەی کە ئەندامێکی ئەو کەسەر لەوانەیە لە 3 ساڵ تا 5 ساڵ حکومان هەیە، چونکە ئەمە لێدانێکە لە قانونە پێوترێ ضرب المبرح بگاتە ئەوەی کە پێوترێ عاق مستەدامە، ینی کەواتایەک لە ئەندامەکانی لەدەست ئەدا. من حەزەکەم خاڵت بڵم لێرە ئێمە ڕووداوی کە بەو شێوازەش لە کەرکووک هەبوو کە پێم وایە NRTش ڕۆڵی هەبوو لە دەرخستنی ئەو حاڵەتە کە ئەحمەد سالارێ بوو باوەژنەکەی لێدا بوو کە هەمان کات مامۆستاشی بوو. ئەو مامۆستایە حکم درا، بەڵام لە حکم بەبەر ئەوەی لێدانەکەی نەگەیە هۆی کەم ئەندامێتی 6 مانگ حکم درا بە پێی یاسا و لە بواری پەروەردەیە دەرکرا کە ئێستا فەسڵ کراوە. کەواتە ئەم مامۆستایە دوو تاوان لەسەرەتی، تاوانێکیان لە بواری عقوباتەوە کە جەریمەیەکە کە ئەبێتەوەی کەم ئەندامی و قوتابیە، تاوانێکیان کە بواری پەروەردەیە کە بە هیچ شێوازێکە ئەو شیاوی پەروەردە نییە و شیاوی ئەوە نییە جارێکی کە وەکو مامۆستایەک لە پەروەردە کار بکات. باشە جوان خان، ینی ئەگەر هاتوو مەسەلەن بە پێی یاسا ڕێکارە یاسایەکان بەرامبەر مامۆستای گیرانە بەر، بەڵام پەروەردە چی دەکات بۆ ئەو خوێندکارە؟ چۆن قەرەبووی ئەو خوێندکارە دەکاتەوە لەبەر ئەوەی لەلایەن یەکێک لە فەرمانبەرەکانی پەروەردەوە ینی ئەم شتەی بەرامبەر کراوە؟ ئێمە ئەم لیژنەیە کە ئەمڕۆ پێکێنراوە بەڕێوەبەری پەروەردەی گشتی و بەشی مافی مرۆڤ و بەشی یاسایی پەروەردەی کەرکووک و مشرفیشی تایە لەوێدا ئەنیشین بەجارە لە قوتابخانەکە. من لێرە حەزەکەم پێشەوەی جوابی پرسیارەکە خاڵێکی کەش ڕوونکەمەوە، من لێرەیانە
تەنها ئەو مامۆستایە تاوانبار نییە بەڵکو بەڕێوەبەری قوتابخانەکەش تاوانبارە چونکە ئەم دیاردەی ڕۆژی سێشەم ڕووی داوە کە ڕۆژی سێشەم نهێن لێن مناڵەکە لە قسەکەی کاڵە نێن هێشتۆ بچێتەوە بۆ ماڵەوە یعنی یەکسەر ئەکە سوکاری ئاگدار نەکراوەتەوە کە زوو چارەسەری چای بۆ بکەن و چارەسەری کتوپڕی بۆ بکەن ئەمە لێرە دووەم ئەم بەڕێوەبەرە لە قسەی مامۆستاکان ئەگەر ئەم مامۆستایە نەخۆشی دەرونی هەیە یاخود ناتوانێت سەیتەرە بکاتە سەر خۆی چۆن ئەم بەڕێوەبەرە هەتاکو ئێستا هێشتێتی ئەو مامۆستایە بەردەوام بێ لەو کارەیە دوو چۆن هێشتێتی ئەو بەڕێوەبەرە مامۆستاکانی سۆندە بەرنە ناو پۆلەوە کە سۆندەش ئێستاکە لە ڕووی مافی ئاژەڵانی شەوە شیاو نییە بەکاربێنرێ بۆ ئاژەڵ چی بۆ مرۆڤێکی منداڵ کە لە ڕووی یاساییەوە تاکوی ئێستاکە ناتوانێت چاک و خراپی خۆی بە تەواوەتی لێ کاتەوە تۆ بێ لێرە وەک بۆ ئاژەڵێک خراپتر مامەڵە دەکەی سۆندا بۆ جوابی پرسیارەکەی بەڕێزیشت ئێمە وەکو یاسای ئینزیباتیمان هەیە یاسای پەروەردەیە لە بۆ تایبەتە بە وەزارەتی پەروەردە جارێ یەکەم خاڵان ئەوەیە کە لە سزای ئەو مامۆستایە ئەدرێ من لەگەڵ پەیوەندی تەلەفۆنی و لەگەڵ جێگەری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووکشا قسەم کرد وتی ئێمە تحقیقی خۆمان ئێنین آخر بڕیار لە لای پەروەردەی بەغدایە ئەو ئەبێ مامەڵە بزانین بە پێی بەشی یاسایی و بە پێی دادگا چی بڕیارێکردن ئەو کاتە آخر بڕیار بۆ دەرکردن و بەهار شێوازەکە بەڵام ئێمە وەکو ئەنجومەن ئەگەر ئەم مامۆستایە سزایەکی شیا و نەدرێ نەبێتە بەربانی ڕەگدانەوەیەک لە بۆ مامۆستاکانی کە نەتوانن شتی وا بکەن ئێمە ئەو کاتە سکاڵان لەسەر بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک و وەزارەتی پەروەردەش تۆمار دەکەین کە ئەمانەش لێ دیاتەوە قوتابخانەکانمان شیایی پەروەردەی منداڵان ئێستا جوان خان ینی چ چارەسەرێک هەیە تا مەسەلەن ئەو مناڵە وا خەریکە بینایی چاوەکەی لە دەست دەداتن ینی ئەندامێکی لەش خۆی لە دەست دەداتن ینی پێویستە چی بکرێتن بە تایبەتی ئێوە چی بۆ ئەو خوێندکارە دەکەن وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆی هیچ نەبێت چارەسەرێکی بەپەلە بۆ ئەو خوێندکارە بکرێت لەبەرەوەی راپۆرتە پزیشکەکان وا دەری دەخەن ئەگەر بە زووی چارەسەر نەکرێت ئەوە لەوانەیە دووچاری ئەوە ببێتەوە ئیتر نەبینێت ڕاستە ئێمە لێرانە یەکی لە خاڵەکانی کە ئێمە نیازمانە مناقەشەی ئەەکەین و لەگەڵ قازی شاسەرداری مەحکەماکە چکە بێگومان ئەگەر کە سوکارەکەی سکاڵە تۆمارکەن لە قازی لە محکەمە و کاتانە ئێمەش چاودێری و بابەتەشەکەین ئەگەر بە پێی یاسا دوو تعویزات هەیە تعویزاتی مادی و معنویشە یەکێک لە تعویزاتەکانی کە ئێمە جەختی لەسەرەکەین ئەگەر لە ڕێی وەزارەتەوە بێ یاخود لە ڕێی ڕێکخراوەکانی منداڵانەوە بێ کە ئەبێ ئەو منداڵە ئەگەر چارەسەری لە ناوی عێراقیش ناکرێ وەزارەت هەوڵدا لە بودجەی تایبەتی خۆیان میزان ئەو منداڵە ڕەوانی دەرەوەی وڵات بکە بۆ ئەوەی چارەسەری ئەو چاوەی بۆ بکرێ و چاوی لەدەست نەدات چونکە لە دەستدانی چاو یەکێکە لە ئەندامە گرنگەکانی لەشی مرۆڤ و تەنانەت لە ڕوخساریە و لە خولە مامەڵەی ڕۆژانە و کارکردنیشە کاریگەری دروست ئەکات بۆیە ئێمە ئەم خاڵەشمان نووسیوەوە لای خۆمان کە ئەبێتە جێی تاوتێکردن و باسکردنمان لەگەڵ لایەنی پەیوەندیدارە و لەگەڵ کە سوکاری منداڵەکانیشە و هەر لێرەشەوە من یەکێ لە خەڵەکانمان کە یەکەین هاوکاریەکان بڵێن هەمەهەنگیکردنمانە لەگەڵ ڕێکخراوەکانی منداڵان کە ئەوانیش بەشدار بن لەم کەیسەیە بۆی هاوکاری بکەن چونکە ئێستا کە بحکمی ئەم بارودۆخی عێراقی تایە لەوانەیە لە بواری ئابووریە تۆزە کێشە لەگەڵ بەغدایە دروست بکرێت بۆی بە هەموو لایەکمانە بتوانین چارەسەری ئەم منداڵە بکەین و نێڵێن بەو شێوازە بەکەم ئەندامێک جوان خان باست لەوە کرد ئەگەر خێزانی منداڵەکە سکاڵایان تۆمار کرد ئەو هەنگاوە دەنرێت ینی ئەگەر نەکرا ئێوە کۆنجومەنی پارێزگا تەواو وازی لێ دێنن و ئێوەش کەیسەکە داخەن یاخود ئەو مافە گشتیەی کە لەسەر مامۆستای حەقلعام ینی بەکاردێنن بەرامبەر مامۆستاکە بۆ مەسئلەی مامۆستاکە ئەوەی جەنابەت باست کرد وەکو حەقی عام بڵێ ئێمە وەکو خۆمان ئەتوانین وەکو ئەنجومەن سکاڵا تۆمار ئەەکەین کە ئەبینە وەلی ئەو منداڵە چونکە لە قانونە ئەڵێ ئەدەولە وەلی و لا وەلی لەهو یا وەسی لا وەسی لەهو لێرەیانە ئێمە ئەش ئەتوانین وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵ مودای عامە قسە بکەین کە ئەمە حەقێکی عامە واتە بۆ خاڵی من حەزەکەم تەکیدێک لەسەری خاڵێکم بۆ مەسئلەی مامۆستاکە وەزارەت سکاڵا ناکا وەکو من پێکتم ئاماژەشم پێکرد وتم ئێمە ئەو کاتانە سکاڵا ئەفۆن وەزارەت کار نەکاو یاخو سزای ئەو مامۆستایانەدا ئێمە وەکو ئەنجومەن سکاڵا لەسەر وەزارەتیش تۆمار ئەەکەین کە ئەمە پێشێلکارێکی ئاشکرا و ڕوونە
لە مامۆستایان و مامەڵاکردن هەق بە منداڵان بۆیە ئێمە لێرانەوەکو ئەنجومەن حتمما لەگەڵ کە سوکار پێشم وانە کە سوکاری منداڵێک کە ئاوا بۆ شێوازە وا لە منداڵەکەی بکرێ دەستبەرداری مافی منداڵەکەی بێ وەلەو حاڵەتە شابێ ئێمە وەکو ئەنجومەن سەرپەرشتیاری ئەو منداڵە بە هەرچی ڕێسای کار و ڕێسایەکی یاسایی هەبێ ئەگرینە بن بۆ ئەوەی ببێتە بربەستێک جارێکی کە ئەم ڕووداوانە لە کەرکووکە ڕوونەدا منداڵمان نەبێتە قوربانی ئەتر ئایا نەخۆشی دەرونی مامۆستا بێ کێشەی خێزانی بێ یاخۆ هەرسوکەوتی مامۆستا بێ منداڵ نەبێتە قوربانی هیچێک لەم کارانەی کە مامۆستا دەرهەقی بە منداڵەکان دەیکات بەڵێ بێڤیاک و کارێن بێڤی ئاوایی نەکتەنێ لە کەرکووکێ لە هەموو هەرێما کوردستانێ دووبارە نەبن بەڵێ گەلێک سپاس بۆ جوان حەسەن سەرۆکا لیژنەیە مافێ مرۆڤ و ژنان و هەروە ئەندامە جڤاتە پارێزگا کەرکووکێک و لە ستۆدیۆ مەلباژێڕێ کەرکووکێ مەڕابووی